دخل كين كاكا بوليس بنقيا يا الله دەریا قیبلەی کۆچبەرانی نایاسایی و گۆڕێکی بێبن بۆ زۆربەیان لەگەڵ ئەم شەپۆلانەدا خەونی زۆرێک لە مرۆڤەکان بەریەک دەکەون ئەوانین لە زیدی خۆیان هەڵاتن و ڕۆشتن هەڵاتن بە هیوای دەرباز بوون لە بارودۆخی ژیانیان بێ ئاگا لەوەی مەترسی مردن لە دەریای فراواندایە. ئاژانسی فرۆنسکسی سەربەیەکێتی ئەوروپا ڕایدەگەێنێت لە ساڵی ڕابردوودا 330,000 کۆچبەر هەوڵیانداوە خۆیان بگێنە وڵاتانی ئەوروپا. ئەو ڕژمارەیەش لە دوای ساڵی 2016ەوە گەورەترین شەپۆلی هاتنی کۆچبەر بووە. لە سایە 40 کۆچبەرانیش خەڵکی سووریا و ئەفغانستان و عێراق و تومز بوون. ئەوەشی خستۆتە ڕوو لەو ژمارەیەش لە سایە 80یان ڕێگەزینێر بوون. لە ساڵانی ڕابردوودا سەدان ڕووداوی خنکان و تۆمارکراون کە هەزاران کەس نۆقم و بێسەر و شوێن بوون. لە ماوەی 9 ساڵی ڕابردوودا زیاتر لە 26,000 کۆچبەر گێنە لە دەستدا و دەریاکان بوون بە گۆڕستان بۆیان. ئەو کۆچە بە لێشاوە ئاوەکانی لە ڕێڕەوێکی دەریاییەوە بۆ تێپەڕبوونی مرۆڤ بە کەشتیەکان گۆڕی و بۆ کوژندەترین ڕێگای کۆچکردن لە جیهاندا. بە دیاریکراوی لە ئیتالیا تەنها لە ماوەی 3 ڕۆژی ڕابردوودا پاسەوانی کەناراوەکانی ئیتالیا نزیکەی 2000 کەسیان ڕزگار کرد. لە ماوەی مانگی ڕابردووی ئەم ساڵیشدا زیاتر لە 3000 کۆچبەر گەیشتونەتە ئیتالیا کە ئەمەش ژمارەیەکی زۆرە بە بەراورد بە ساڵی 2022 کە ڕێژەی 7900 کۆچبەر بووە. ئەمان لە تاریکی ژیانی وڵاتەکان هەڵدێن چونکە بەدەست هەژاری قەیرانەکانەوە داناڵێنن و بە هیوای ئەوەی ژیانێکیان هەبێت کە ڕەنگە وەک تاریکیەکانی کەنارەکانی گەیشتن نەبێت. کۆچی نایاسایی بۆ ئوروپا بۆتە هۆی نیگەرانی بەشێک لە وڵاتانی کە لێوی دەڕۆن. ئەمەش بووە هۆی ئەوەی ئەو وڵاتانە یاسای تون دەربکەن بە مەبەستی کەمکردنەوەی کۆچ بە لە شاوەکە چونکە ئەوان پیان وایە ڕەفتانە توندەکەیان دەبێتە هۆی سنووردارکردنی هاتنی کۆچبەران. کۆچبەران بۆ دەربازبوون لەو ڕاستەیە کە تێیدان گەنیجی بۆ جۆرە سزایانە نادەن و دەرئەنجامەکەی ئەوەیە یا دەردەچن دەگەن بە وڵاتی کە خەونی پێوە دەبینن یا خۆت دەریا دەبێتە هوا مەنزڵگەیان. دخل كين كاكا بوليس بنقيا يا الله